بانوو لە ماڵەکەیدا خەریکی وێنەکێشانە. ئەو هونەرمەندێکی گەنجی شاری سلێمانیە و بەشێکی زۆری کارە هونەریەکانی تایبەت کردووە بە ژنان. لە تەمەنێکی زۆر مناڵیەوە دەستم نەکردو بە ئیش دەتوانم بڵێم لە تەمەنی دە بۆ 12 ساڵی دەستم کرد بە ئیشی هونەری. ئیشەکانم زیاتر بە ئەکریلیکەکەم، ئیشی سەر لەوحەکانم، ئیشی سەر وەرەقەکانیشم زیاتر بە بۆی ڕەناوڕەنەکەم. دایکی بانوو هەر لە سەرەتادا هەستی بەوە کردبوو کە کچەکەی حەز و خولای بۆ هونەر هەیە و دەستی گرتووە بۆ ئەوەی خۆی تێدا بەرەو پێش بێت. هەتا بەرەو گەورەبوون ئەڕۆژ هەستمە کرد ئەم مناڵەی من ئەم کچەی من زیاتر پەرەئەیە بە هونەرەکە و حەزی لێ ئەکا و منیش بە پێی توانای خۆم بە پێی ئەوەی کە پسپۆڕ بووم کە لەو بوارە کە هونەرە و خۆم بەشی شێوەکار و گرافیکم تاو کردووە زۆر یارمەتیدەری بووم و پاڵپشتی بووم لەبەرەوەی کە زۆر گرنگە کە دایک و باوک ئەوە بزانێت کە خولیایەکی هەبێ مناڵەکەی و ئاواتێکی هەبێ کە بەهۆی ئەم خولیایەوە بتوانێت ناخی خۆی دەربڕێت. لە کاتێکدا هونەر کەرەستەیەکی دەربڕینی ناخی هونەرمەندە، بانوو بەشێکی بەرچاوی تابلۆکانی تایبەت کردووە بە ژنان. هونەر شتێکە کە دەربڕینی ناخی مناڵەکانی خۆتانە کە لە هەموو ئازار و کێشەکان بە دووریانەکە لەوانەیە تۆ مناڵەکە یارمەتی بی بە وێنەیەک لە ئازارێک بە دووری ئەەکەیت کە ئەو وێنەیە ناخی خۆیەتی دەریە بڕێت. بەشێک لە دایکان و باوکان بە چاوێکی کەمەوە لە هونەر و گرنگیەکەی دەڕوانن. بە نازی دایکی بانوو کە مامۆستای هونەرە باز لەوە دەکات وێنەکێشان ڕێگەیەکی تەندروستە بۆ مرۆڤ تاک و ناخی خۆی لێوە دەرببڕێت و پێویستە دایکان و باوکان بە گرنگیەکی زیاترەوە لی بڕوانن. لەبەرەوەی هەستەکەم هەموو شتێک بە ئافرەتەوە جوانە و زیاتر من خۆمیاوەتە ئەوەی کە پشتگیرێکی زۆری ئافرەتانەکەم و بۆیە بەو شێوەیە هەر لەوحەیەکم هەبێت من لەسەر ئافرەتێکم بێگومان ئەوە جیاوازیش ناکەم، یعنی جاروبار زۆربەی شتەکان مەگۆڕم بەڵام زۆربەی شتەکانی من دەربارەی ئافرەتە. بانوو بەنیاز دەتوانە و بەهرە هونەریەکانی بکاتە بازرگانیەکی بچووک و سەرچاوەیەکی داهات. ئەمەش لە کاتێکدایە بەشێکی بەرچاوی کچانی کوردستان لەمڕۆدا لە ڕێی هونەر و دەستڕنگینیەوە هەوڵ دەدەن ببنە خاوەنی بازرگانی بچووکی خۆیان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.